لەگەڵ ساتی هەشتەما ئەبین لە ساتەکانی یاد. ئەمڕۆ باسی نووری نیوەشەوەکە. نووری نیوەشەو ئەوانەی خاوەن دڵی زیندون، ئەوانەی دیندارن و لە خوا ترسن، ئەوانەی شەو نخوونی لەبەر خاتری خوا ئەکێشن، ئەوانەی چاویان هەمیشە بە فرمێسکە لە شەو نخوونی و شەو نوێژی خۆیان و ڕوویان لە خوایە، دوعا و پاڕانەوەکانیان کردووە بە نووری شەو. وەکو هەمومان ئەزانین کە دوعاکردن سیمایەکی عیبادەتی مسلمانە، یەکێکە لە عیبادەتە سەرەکیەکان. پێغەمبەر صلی الله عليه وسلم ناوی ناوە مۆخی عیبادەت. هەر فەرمووشێتی وەکو لە ڕیوایەتی ترمذی و ئەبوو داوودە هاتووە فەرمێ الدعاء هو العبادة قال ربكم ادعوني استجب لكم. دوعاکردن، نزاکردن، پاڕانەوە و لاڵانەوە و ڕووکردنە خوای پەروەردگار بۆ خۆی عیبادەتە. خوای گەورەش فەرموویەتی داوام لێ بکەن و لێم بپاڕێنەوە وەڵامتان بدەمەوە. دوعاکردن و پاڕانەوە بریتیە لە دەربڕینی خۆشەویستی بۆ خوای پەروەردگار و حەزکردن لە سەلماندنی عەبدایەتی خۆت. ڕووکردنە خوای پەروەردگارە و دانانە بە تاوانە، اعترافکردنە بە گەورەی و مەزنی خوا، پاڕانەوەی بۆی خوای پەروەردگار بە لوتف و ڕەحمەتی خۆی، بە بەزەیی خۆی ئاوری ڕەحمەتت لێ بداتەوە و لێت ببورێ. دیسان دوعا و پاڕانەوە بۆ داواکردنی هێزێکی تری ئیزافیە خوای گەورە پێت ببەخشێ بۆی بتوانی زاڵبی بەسەر کەند و کۆسپەکانی ڕێگای خۆتە. حقیقەتی دوعاکردن بریتیە لە دەربڕینی زەلیلی و فەقیری و بێدەسەڵاتی و بێتوانایی عەبدی مسلمان بەرامبەر بە خوای پەروەردگار. حقیقەتی پاڕانەوە و دوعاکردن بریتیە لە تەبەڕابوون لە هەموو هێز و دەسەڵاتێکی خۆت و وجودی خۆت و تەسلیم بوون بە دەسەڵاتی خوای پەروەردگار. هەستکردنە بە زەلیلی خۆت، بە بچووکی خۆت لە حوزوری خوای پەروەردگارە بۆ ئەو ساتانەی کە ئاورد لە تەمەڕودی خۆت داوەتەوە، بۆ ئەو ساتانەی تۆبەت لە یاخیبوون کردووە، بۆ ئەو ساتانەی تۆبەت لە گوناحەکانت کردووە و هاتوویەوە داوای پەشیمانیەکەیت و ئەڵێی خوایە یارمەتیم بدە تا عیبادەتت کەم، خوایە عیبادەتت دەکەم، خوایە یارمەتیم بدە. وپەیوەندی ئەمانەش هەمویان پێکەون. اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دوعاکانی ئای فەرمووی یا ربی خوایە یارمەتی دەرم بە بۆ یادت کەم، عیبادەتت کەم، بۆی بەباشی شکرانە بژێر بم. داوای یارمەتیە کرد بۆ عیبادەت، عیبادەتەکەشیە کردەوە دیسان بۆ ئەوەی یارمەتی بداتەوە. ئەمەش معنای ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعینە. دوعا عیبادەتێکە و لە ڕەمەزانیشە تایبەت هەر ئەڵێ ڕەمەزان مانگی قورئان خوێندنە، هەر وەک چۆن سیمای گەورەی ڕەمەزان ڕۆژووە شەو نوێژە تەراویحەکانە، قورئان خوێندنە سیمایەکی چوارەمی بریتیە لە پاڕانەوە و دوعاکردن. خەڵکی لە ڕەمەزانە زۆرتر دوعاکە چونکە لە خوا نزیکن، لە کاتی قبوڵبوونی دوعا نزیکن کە ئیفتارکردنەوەیە. خوای پەروەردگارە فەرمێ وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. ئەگەر عەبدەکانی من هەواڵی منیان لە لای تۆ پرسی پێیان ڕاگەیەنە کە من لێیانەوە زۆر نزیکم، دوعایان گیرا ئەکەم، هەر یەکێک لەوانە دوعا بکە و بپاڕێتەوە کەوابوو با ڕوو بکەنە من، لە من بپاڕێنەوە و دڵنیابن لە باوەڕی خۆیان و یەقینیان هەبێ تا زیاتر ڕێنماییان بکەم. پێغەمبەری صلی الله عليه وسلم لە ڕەمەزانانە لە هەموو کاتێک زیاتر خواپەرستیەکەی زیاترە کرد. ڕۆژوەکەی و گرتوێتی شەو نوێژەکانی کردوون پاڕانەوەی زیاتر بوو، خێر و خێراتی کردنی زیاتر بوو.
پیغمبر صلى الله عليه وسلم درباري پارانەوە ئەفەرمێ من لم يسأل الله يغضب عليه ئەو کەسەی دوعا نەکا و لە خوای گەورە نەپارێتەوە خوای گەورە لێی تووڕە ئەبێ خوای گەورە ڕقی لێی هەڵەستێ بۆیە پێغەمبەر صلى الله عليه وسلم لە حەدیثی صحیحە ئەفەرمێ أفضل العبادة الدعاء باشترین عیبادەت بریتیە لە دوعاکردن لە پاڕانەوە هەروەها ئەفەرمێ إن أبخل الناس من بخل بالسلام ڕەزیلترین پیسکەترین چاوچنۆکترین کەس ئەو کەسەیە کە بەخیلە لە سەلامکردنە سەلام زۆر ناکە وأعجز الناس من عجز عن الدعاء بێدەسەڵاتترین کەسیش ئەو کەسەیە کە توانای دوعاکردنی نییە یعنی بۆ ناپاڕێیتەوە بۆ دوعا ناکەی لە تەکەببورەوەیە چێ هەیە باوەڕی پێی بێ و لێی نەپارڕێتەوە ئەی لەبەر چێ ناپەڕژەیتە سەری ئەمە عیبادەتێکە و بۆ ئیهمالت کردووە پێویستیت بەخوای پەروەردگار نەماوە نەعوذ بالله چێ هەیە پێویستی بەخوای پەروەردگار نەبێت پێغەمبەری نازدار صلى الله عليه وسلم فەرمێ ما من مسلم يدعو بدعوة ليس فيها إثم ولا قطيعة رحم إلا أعطاه الله بها إحدى ثلاث إما أن تعجل له دعوته وإما أن يدخرها له في الآخرة وإما أن يصرف عنه من السوء مثلها قالوا إذا نكثر قال الله أكثر پیغمبر صلى الله عليه وسلم فرمي هر مسلمانك دعا بکا و بپارێتەوە پاڕانەوەکەی گوناح نەبێ سیلەی ڕەحمی خزمایەتیتیان نەبسێنێ خوای پەروەردگار حتما بە شتێک خەڵاتیەکە لەم سیانە یان پاڕانەوە دوعاکەی زوو لێگیرە ئەکا و قبوڵیەکە یان بۆی هەڵەگرێ بۆ ڕۆژی قیامەتی و پاداشتی لەوێ ئەداتەوە یا خراپەیەک بەقەدەر ئەوە لە ڕێگایەتی لە ڕێیا لا ئەبە یاوەرانی عەزیز وتیان ئەی پێغەمبەری خوا کەوابوو زۆر بپاڕێنەوە زۆر دوعا بکەین فەرمووی زۆر بپاڕێنەوە و خوای پەروەردگاریش زۆرتری لەلایە پێغەمبەری نازدار صلى الله عليه وسلم لە هەموو کەسێک زیاتر دوعایە کرد بێگوناحە و مەعسوومە گوناحی نەکردووە لە هەمان کاتیشە لە یاوەران زیاترە پاڕایە دوعای زیاترە کرد لە دوعاکانیان ئەگریا لە شەو نوێژەکانیان ئەگریا بە ڕۆژ بە شەو هەر وەختێک کە دوعاکانیان کرد ئەگریا و زیاترە پاڕایە لە خوای پەروەردگار ئەو پێغەمبەرە نازدارە خۆشەویستە هەروەها فەرمێ إن الله يقول خوای پەروەردگار فەرموویەتی أنا عند ظن عبدي بي وأنا معه إذا دعاني من لو شوێنەم کە گومانی باشی عەبدەکەم پێیەتی من لەگەڵ ئەو عەبدەی خۆمام هەر وەختێک کە دوعای کرد گوێم لێ و گیرایەکەم کەوابوو برانی بەڕێز مانگی ڕەمەزانە و فرسەتێکی گەورەی دوعاکردنە زمانمان بە ڕۆژووە و کاتی ئیفتار کاتی وەڵامدانەوەی دوعایە هەلێکی ڕەخساوە بۆ دوعاکردن لە دەستی مەدە ئەگەر ئەمڕۆ لە دەستت چوو ئەوە بزانە هەلێکت لە دەست چوو شەوانی بە هەمان شێوە شەوانی لە شەو نوێژای لە سوجدەکان تا دوعا بکە بۆ خۆت و بۆ کەسوکارت بۆ کەسانەی مافیان لەسەرتە